هاوڕێکەکان خەڵکی تێکۆشەری کوردستان ئەندامان و لایەنگرانی یەکێتی لاوان نوێنەری ڕێکخراوەکانی لاوان لە هەر چوارپارچەی کوردستان میوانانی هێژە. سی ڕێبەندانی 1392 هەتاوی 68 ساڵ بەسەر دامەزرانی یەکێتی لاواندا تێپەڕ دەبێ. لێرەدا کۆبینێتەوە تاکو ڕێز بگرین لە ڕۆژێکی مێژووی کە تێیدا یەکەم ڕێکخراوی تایبەت بە توێژی لاوی دامەزراوە. بەم بۆنەیەوە پیرۆزبایی لەسەر جەم لاوانی کورد و بە تایبەت تێکۆشەرانی یەکێتی لاوان و بە خێراتنی سەرجەم ئێوە میوانانی ئازیز و خۆشەویست دەکەین. بە دوای هەوڵ و تێکۆشانێکی زۆر بە مەبەستی دیاریکردنی ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوان کە بەهۆی نەبوونی ئارشیوێکی نووسرا و بەڵگەیەکی پێویست نەتوانرابوو لە ڕابردوودا ئەو ڕۆژە دیاری بکرێت، لە ماوەی کۆنگرەکانی 3 بۆ 6 چەندین لیژنە بۆ بە دواداچوون و ڕوونکردنەوەی مێژووی ئەو ڕێکخراوەی دەستنیشان کرابوو. پاش تاوتوێکردن و وەرگرتنی ڕاو بۆچینی زۆر یەک لە کەسایەتی و شارەزانی پسپۆر لە بواری مێژوودا ڕۆژی سی ڕەبەندانی 1324 هەتاوی وەک ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران دیاری کرا. یەکێتی لاوان وەک یەکەم ڕێکخراوی تایبەت بە توێژی لاو لە سەردەمی یەکەمکیان و دەسەڵاتی سیاسی مۆدێرنی کورد لە کۆماری کوردستاندا و لە هەلومەرجێکی تایبەت بۆ کۆمەڵێک ئامانجی درێژخایەن دامەزراوە و تا بە ئێستا ڕێگایەکی بە درێژایی 68 ساڵ پڕ لە هەوراز و نشێ و بڕیوە و ئێستاش وەک جاران قورس و قایم لەگەڵ ئاڕوگەڕەکانی جیهانی و ناوچەیی بە هەوڵ و تێکۆشان بە مەبەستی گەیشتن بە ئامانجە پیرۆزەکانی درێژە بەخەبات دەدا. لە کاتێکدا ڕەوتی گەشەسەندنی کۆمەڵ لە پێناو بەختەوەری کۆمەلگا و بۆ وەدیهێنانی خەونەکانی مرۆڤ و ئازادی کۆمەلگا هەنگاو دەنێ و بەدامەزراوەتر دەبێ، سیستمی بەڕێوەبەری کۆمەلگا بۆ دابینکردنی پێداویستیە کۆمەڵایەتیەکان و پێویستی بە جەماوەری بوونی هێز و تواناکانی هەیە. بەڵام بەداخەوە هێشتا وڵاتی ئێمە بەهۆی زاڵبوونی سیستمێکی دیکتاتۆری لە قەیرانێکی قوڵی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدایە. ئەوڕۆ لاوان چ لەبەر گرنگی و ڕێژەیان لە پێکاتی حەشیمەتدا و چ بەو هۆیەوە کە لە ڕووی سروشتیەوە فیداکار و گۆڕان خوازن گرنگترین هێزی مرۆیی ئێران لە ئەژمار دێن و دەبێت لاوان زیاتر لەوەی کە هەڵگری خواستێکی سنفی بن و تایبەت بە توێژی خۆیان بن دەبێت هەڵگری بەرنمەیەکی پێکاتەشکێنی دموکراتیک بن لەم ڕۆوە پاش دابینبوونی مافە نەتەوایەتیەکانیان بەستێن بۆ دابینبوونی مافیە سنفیەکانی ئەوانیش دێتە ئاراوە. هەر بۆیە هەوڵدان بۆ ڕێخستن و کۆکردنەوەی تواناکان لەم قۆناغە لە خەباتی دموکراتیک و ئازادی خوازیدا پێویستێکی حاشا هەڵنەگرە و باشترین میکانیزم کە دەتوانێت داکوکاری ماف و ئازادیەکانی لاوان و پەرەپێدەری ئاگاییان بێت هەمان کۆکردنەوەی هێز لە ناو ڕێکخراودایە و ئێمە هەرچەندە لە ڕێخستن و کۆکردنەوەی وزەکەماندا سەرکەوتوو بین ئەوەندەیش ئاسۆی بەرچاومان ڕوونتر و خەباتەکەشمان بەبەرهەمتر دەبێت. هەر بەسەرنجان بەم ڕاستی حاشا هەڵنەگرێش بوو کە یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران لە یەکێک لە زێڕینترین قۆناغەکانی بزافی ڕزگاری خوازی نەتەوەی کووردا دامەزرا. هەلومەرج و قۆناغە مێژوەکانی یەکێتی لاوان بەسەر 3 قۆناغدا دابەش دەبێ. قۆناغی یەکەم سەرەتای دامەزرانی ئەو ڕێکخراوەیە لە سەردەمی یەکەم دەسەڵاتی سیاسی مۆدێرنی کورد واتە کۆماری کوردستان لە ڕێبەندانی 1324 هەتاوی تاکو سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی. پێشەوا قازی محەممەد بیرمەند و ڕووناکبیری نەتەوەکەمان باش دەیزانی و هەستی بەوە کردبوو کە بایەختان بە توێژی لاو بایەخدانە بە پێشکەوتنی کۆمەلگا و داهاتوویەکی گەشت بۆ گەلی کورد. هەل لەسەر ئەو بنەمایش بوو کە پاش دامەزرانی کۆماری کوردستان بە مەبەستی زیاتر ئاشناکردنی لاوان بە مافوەرکەکانیان و بەشداریان لە خەبات و تێکۆشان بۆ گەیشتن بە ئامانج و ئاواتی نەتەوەکەمان و گرنگیدان بە ڕۆڵگەڕانی توێژی لاو لە بڕیاردان و چارەنووسی خۆیاندا هەردوای چەند ڕۆژ لە دامەزرانی کۆمار واتە لە ڕێبەندانی 1324 هەتاوی و لەسەر پێشنیاری پێشەوە قازی محەممەد بڕیاری دامەزرانی یەکێتی لاوان بۆ ڕاپەڕاندن و بەجێگەیاندنی ئەرکەکانی لە ناوچەی ژێردەسەڵاتی کۆماری کوردستان دەدرێت. لەو سەردەمەدا یەکێتی لاوان چەند ئەرکێکی گشتی لەسەرشان بووە، لەوانە کۆکردنەوەی لاو لە دەوری ڕێکخراو بە مەبەستی ڕاپەڕاندنی ئەرکە نەتەوەی و نیشتمانی و سنفیەکانیان، بەشداریکردنی لاوان لە بنیادنانی کۆمەلگایەکی پێشکەوت و ئاشناکردنی زیاتری توێژی لاو بە ئەرک و مافەکانیان لە نێو کۆمەلگادا و بۆ بەرزکردنەوەی هەستی نەتەوایەتی کۆمەلگا، ئاشناکردنی لاوان بە خوێندن و نووسینی زمانی کوردی و ڕاهێنان و پەروەردەکردنی لاوان لە بوارە جۆرا و جۆرەکاندا هەر لەو پەیوەندیەشدا 6 کەس لە لاوانی بە مەبەستی درێژەدان بە خوێندنی باڵا ڕەوانەی باکۆ دەکرێن کە لە داهاتوودا بگەڕێنەوە خزمەتی زیاتر بە کۆمەلگاکەیان بکەن. یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پاش دامەزراندن و بە فەرمی دەست بەکاربوونی گۆڤارێک بە ناوی هاواری نیشتمان کە بڵاوۆکێکی ئەدەبی سیاسی و کۆمەڵایەتی بووە و لەلایەن نەمر سەدیقی ئەنجیری ئازەر سەرپەرشتی کراوە وەک زمان حاڵی ئەو ڕێکخراوەیە یەکەم ژمارەی لە یەکی خاکە لێوەی 1325 هەتاوی لێ دەرچووە.
بە دوای هەرەسپێهێنانی کۆماری کوردستان لە مانگی سەرماوەزی 1325 هەتاوی و لە سێدارەدانی ڕێبەرانی کۆمار داگیرکردنی ناوچەکانی ژێردەسەڵاتی کۆمار دەرەتان بۆ خەبات و تێکۆشانی یەکێتی لاوان ئەستەم دەبێت و بۆ ماوەیەکە و ڕێکخراوی لە تێکۆشان دەکەوێت. ڕێبەری ناودار و کەمیۆنەی نەتەوەکەمان دکتۆر قاسملووی هەرگیز نەمر تێکۆشانی سیاسی خۆی لە یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران و دەست پێ کرد و بە هەوڵ و تێکۆشانی بێوچانی خۆی لە یەکێتی لاوان و پاشان لە حزبی دموکراتدا و سیاست و ئستراتیژیەکی نوێی بۆ ئەم بزافە هێڵکاری کرد کە لە ساڵی 1332 هەتاوی جارێکی تر دەرەتان بۆ بژانەوە و چالاکی ڕێکخراوەکان دەرەخسێت ئەو هەلە دەخۆزێتەوە و لە شاری ورمێ کومێتەی یەکێتی لاواندا دەمزرێنێت و دەست بەکار و تێکۆشانی ڕێخستنی لاوانی ئەو ناوچەی لە ڕیزی ئەو ڕێکخراوەیەدا دەکات. هەروەها تێکۆشەرانی یەکێتی لاوان لە سەردەمی خەباتی چەکداری 46 ڕۆڵی بەرچاویان هەبووە و لە تێکۆشەرانی دیار و بەرچاوی یەکێتی لاوان لەو خۆناغەدا دەتوانین ئاماژە بە شەهید اسماعیلی شەریفزادە بکەین کە جێی خۆیەتی لێرەدا ڕێز لە خەبات و تێکۆشانی ئەو تێکۆشەرانەیش بگرین. خۆناغی دووم لە مانگی بەفرامباری 1357 هەتاویدا بە بەشداری 32 کەس لە تێکۆشەرانی یەکێتی لاوان و 3 کەس لە نوێنەرانی حیزبی دموکرات لە مزگەوتی شادەروێشی شاری مەهاباد کۆبوونەوەیەک پێک دێت. ئەو کۆبوونەوەی وەک سەرلێنێ بوژانەوەی قۆناغی دوومی چالاکیەکانی یەکێتی لاوان پاش خەباتی سەخت و نهێنی لە مێژووی ئەو ڕێکخراوەیەدا لە قەڵەم دەدرێ و دەبێتە هەوێنی دووبارە ڕێخستنەوەی ئەندام و لایەنگرەکانی یەکێتی لاوانیش پاش ئەو ڕێخستنەوەیە بە گروتینێکی پتر دەست بە خەبات و تێکۆشان دەکەن. پێویستە لێرەدا یادێک لە شەهیدی ڕێبەر دکتۆر سەعید و دەور و نەخشی لە دەیەی شەستی هەتاوی بە سەرپەرستیکردنی کۆنفرانسەکانی یەکێتی لاوان لەو خۆناغەدا و دانانی یەکەمین دەستەی بەڕێوەبەری بۆ ڕێکخراوی یەکێتی لاوان بکەینەوە و تێکۆشانی ئەو ڕێبەرە ناودارەیشمان بەرز بنرخێنین. لە دەیەکانی 67 هەتاویدا ئەرکی یەکێتی لاوان قورسایەکی زیاتری بەخۆیەوە بینی ئەویش بەهاتنی ئەو لاوە کەم تەمەنانەی کە دەهاتنە ڕیزنی پێشمەرگایەتی حیزبی دموکرات ڕێبەری ئەو حیزبە و لەسەروی هەمووانەوە دکتۆر قاسملووی نەمر هەستی بەوە دەکرد کە دەبێت چارەیەک بۆ ئەو لاوە کەم تەمەنانە کە ڕێبازی خزمەت بنەتەوەکەیان هەڵدەبژێرن و دێنە ڕیزی پێشمەرگایەتیەوە بدۆزنەوە. هەر بەم مەبەستە بنکە و بارەگاکانی یەکێتی لاوان کە ئەو کات لەژێر ناوی لاوانی حیزبی دموکراتدا چالاکیان دەنوان چالاک کردەوە و ڕێکخراوی لاوان بوو بە پێگەیەک بۆ پەروەردەکردنی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان. لەو کاتەدا لاوان بە گروتوینێکی تایبەت چوەک پێشمەرگە و چوەک پشتیوانانی هێزی پێشمەرگە و پارێزەرانی وڵات ئەرکە نیشتمانەکانی خۆیان بەجێ گەیاندووە. جێی ئاماژەیە لەم قۆناغەدا بڵاوکراوی فەرمی ئەو ڕێکخراوەیە بە ناوی گۆڤاری لاوان لە دەوری دووەمدا 56 ژمارەی لێ بڵاو بووەتەوە. قۆناغی سێم بە دوای ساڵی 1371 هەتاوی دۆخێکی تایبەت و هەلومەرجی سیاسی ناوچەکە دەبێتە هۆی گواستنەوەی بارەگاکانی ئەو ڕێکخراوە لە سنوورەکان بۆ باشووری کوردستان و بۆ ماوەیەکی کورت تێکۆشانی یەکێتی لاوان بەرەو لاوازی دەڕوات. بەڵام دوای چەند ساڵ و لە مانگی گەلاوێژی 1370 هەتاوی بە دروشمی لە دەوری یەکێتی لاوان کۆ ببنەوە ئەم ڕێکخراوەی تێکۆشانی خۆی گروتین پێدەدا و بۆ جارێکی تر ڕێخستنی ئەندامەکانی دەست پێ دەکاتەوە. بەڵام ئەم جارە یەکێتی لاوان بە تاکتیک و ئستراتیژی تایبەت بەسەردەم درێژە بە تێکۆشان دەدات و لە وەرزی پاییزی 1379 هەتاوی کومیتەکانی یەکێتی لاوان کۆنفرانسەکانی خۆیان دەگرن و لە ڕۆژی چواری بەفرانباری 1379 هەتاوی یەکەم کۆنگرەی خۆی دەبەستێت. هەر لەو کاتەوە بەدواوە وەکو بڕیارێک هەردوو ساڵ جارێک ئەو ڕێکخراوەیە کۆنگرەکانی خۆی دەبەستێت و تا ساڵی 1392 هەتاوی 7 کۆنگرەی بەستووە. جێ ئاماژەی ڕێکخراوی یەکێتی لاوان لەسەر جەم قۆناغەکانی کار و تێکۆشانی بە سەدان تێکۆشەری نیشتمان پەروەری پێشکەش بە بارەگای ئازادی کردووە و ناویان لە کاروانی شەهیدانی کوردستان درەوشاوەیە و یەکێتی لاوانی شانازی بە درێژە پێدانی ڕێبازیانەوە دەکات. ئێستا کە سەردەمی بە جیهانی بوون و پەرەسەندین تەکنۆلۆژیە لەم قۆناغی یەکێتی لاواندا زیاتر لە هەر کاتێک لە ڕاستای ناساندنی کێشەی نەتەوەی و سەرجەم کێشەکانی یەکێتی لاوان و توێژی لاو لە کوردستان خۆی بە ئەرکدار دەزانێت و بۆ ئەمە بەستەش توانیوەتی کۆڕ و کۆمەڵ و ناوەندەکانی تایبەت بە لاوان بەخواست و ویستەکانی توێژی لاو ئاشنا بکات و لەو ڕاستایشدا لە زۆربەی وڵاتانی ئوروپای و ئامریکایی کومیتەی دامەزراندووە و لەگەڵ زۆر لە NGO و ڕێکخراوەکانی پارێزەری مافی مرۆڤ و هتد لە پەیوەندیدایە و لە چەند ڕێکخراوی جیهانیش وەک نوێنەری لاوانی کورد ئەندامە و لەو ڕێگایەوە هەوڵی ناساندنی دۆزی ڕەوای کورد و شەرعیەتدان بە خەباتە ڕەواکەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ڕێکخراوە جیهانیەکان دەدات و ئەو تێکۆشانش بە ئەرکێکی ڕێکخراوەی خۆی دەزانێت. یەکێتی لاوان لە گەلاوێژی 1392 هەتاوی کۆنگرەی حوتەمی خۆی لەژێر ناوی دەرخستنی تواناکان بە دروشمی خۆسازدان بەرەو دوا ڕۆژێکی ڕوونبەست و بۆ جارێکی تر و بە بەرنامەیەکی سەردەمیانە درێژە بە خەبات و تێکۆشان دەدات و بڵاوکراوی فەرمی ئەو ڕێکخراوەیش کە گۆڤارێکی وەرزانەیە بە ناوی گۆڤاری لاوان لە دەوری سێمدا تا ئێستا 52 ژمارەی لێ بڵاو بووەتەوە. کۆنگرەی حوتەمی یەکێتی لاوان بە خوێندنەوەیەکی لە هەمبەر ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوچەی جیهاندا ڕوودەدەن و
کاریگەری دەبێت لەسەر لاوی کورد و بەتایبەت یەکێتی لاوان بەرنامە و پلانی بۆ داڕشتووە و درێژە بە تێکۆشانی ڕێکخراوەیی دەدات. هەستکردن بە پێویستی یەک ڕیزی زیاتر لە ناو لاوانی کورد و بەرپرسایەتی بەرامبەر ئەو خاڵە گرینگە وێڕای ڕێزگرتن لە بیر و ئەندیشە جیاوازەکان بۆ لە دەوری یەک کۆکردنەوەی ڕێکخراوەکانی لاوان لە ئاستی هەر چوار پارچەی کوردستان و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام لە پلاندایە و خاڵە هاوبەشەکان دەکاتە بنەمایەک بۆ لێک نزیک بوونەوە و لێک تێگەیشتن و بیر لە کار و تێکۆشانی هاوبەش دەکاتەوە. یەکێتی لاوان شانازی بەوە دەکات کە لە هەر کام لە قۆناغەکان و بە پێی شەرایەت و هەلومەرج لە شێوە جۆرا و جۆرەکانی خەبات لەوانە خەباتی تەشکیلاتی و دیپلۆماسی و کەڵکی وەرگرتووە و تێکۆشانی هەبووە و لەم قۆناغی ئێستایشتا لە بوارەکانی تەشکیلاتی ڕاگەاندن و پەیوەندی و دیپلۆماسی و پەروەردەکردنی لاوان و هتد لە تێکۆشان بەردەوامە. هەوڵەکانی یەکێتی لاوان لە دەرەوەی وڵات بۆ زیاتر ناساندنی کێشەی کورد و بردنە نێو کۆمەلگای جیهانیە و لەو ڕاستایشدا خۆی بە دەروەست دەزانێ و بە ئەندامبوونیشی لە ڕێکخراوی ئینتەرناسیۆنال سوسیالیستی لاوان و زۆر لە ڕێکخرا و ناوەندەکانی جیهانی تایبەت بە لاوان بە ڕێگایەکی باش و کارامە دادەنێ لە هەم بەردەستە بەرکردنی ئەم ئامانجە. ئەوڕۆ لاوان چ لە ئێران بەگشتی و لە کوردستان بەتایبەتی لە هەلومەرجێکی دژواردان و هەر ڕۆژ زیاتر لەلایەن دیکتاتۆرانی حاکم بەسەر وڵاتە هەوڵی لە نێوبردن و بێڕێزی و سوکایەتی پێکردنیان پێدەکرێت. ئەمەش دەرخەری ئەوەیە کە خەباتی لاوان و چالاکیەکانیان دەتوانن مەترسیەکی گەورە بن بۆ نەمانی کۆنەپەرستی و دیکتاتۆریەت. کۆماری ئیسلامی ئەوڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر لە بیرۆکەی ئازادی خوازی و چوونەسەری ئاستی وشیاری نەتەوەی لاوان دەترسێ و ڕێکخراوی یەکێتی لاوان بە پێداگیری لەسەر بنەما فکرەکانی توانیوەتی پێگەیەکی بەهێز چ لە ئاستی جیهانی و چ لە ئاستی ناوچە کوردستاندا بەدەست بێنێت و تەشکیلاتێکی بەرین و چالاکە سنوێر جغرافیاکانی بەزاندووە و لە نێو کوردانی دەرەوەی وڵات ئەندام و کومەیتەی هەیە و پەیوەندی نێو خۆی و جیهانیەکانی فراوان بوونێکی بەرچاوی بەخۆی و بینیەوە و یەکێتی لاوان لە خزمەتکردن بە توێژی لاو ڕۆڵێکی بەرچاوی گەڕاوە. لەم ڕاستایەدا بڵاوکردنەوەی وشیاری و ئاگایی نەتەوەیی و گەیاندنی زانیاری لە بوارەکانی کۆمەڵایەتی کولتوری سیاسی و ڕۆشنبیری و هتد بە تایبەتی لە ناو توێژی لاوی کورد و بەگشتی لە کۆمەلگای کوردستاندا کردووە بە ئامانجی خۆی و هەوڵ دەدا تاکی وشیاری و پێگەیشت و مافخواز بۆ کۆمەلگایەکی ئازاد و دیموکراتیک پەروەردە بکات. یەکێتی لاوان هەوڵ دەدات لاوانی کورد لەژێر چەتری ڕێکخراوەی لاواندا کۆیان بکاتەوە و لە ئاستە سەرتاسەریەکاندا چ لە کوردستان ئێران و ناوچە و جیهان بە یەک دەنگ و گوتارەوە دەربکەون و لە ئەزمموی کاری ڕێکخراوەی یەکێتی لاوان بۆ بە ئۆرگانیزەکردنی خواستەکانی توێژی لاو و گەشەکردنی کاری ڕێکخراوی لە ناو سەرجەم لاوانی کورد هەنگاو بنێت و هاندەر و پشتیوانی ڕێکخراوەکانی دیکەش بێت. هەروەها یەکێتی لاوان لە هەوڵی ڕۆڵگەران و نزیک بوونەوە و گرنگیدان بە پەیوەندی لەگەڵ لاوانی سەربەنێتەوەکانی دیکەی ئێرانە لەو ڕاستایشدا لە خەباتی ئەو گەلانەش لە دژی سیستمە دواکەوتوەکان بەتایبەت سیستمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی ئێران هەنگاوی جدی هەڵدەگرێت. جێخۆیەتی سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی ئەو تێکۆشەرانەی کە بۆ ساتێکیش بووە لەم ڕێکخراوەیەدا هەر لە سەرەتای دامەزرانیەوە تا بە ئێستا و لە سەختترین هەلومەرجەکانی خەبات پشت و پەنای یەکێتی لاوان بوون و تێکۆشانی خۆیان لە یەکێتی لاواندا درێژە پێداوە. هەروەها هەموو ئەو دۆست و پشتیوانانەمان لە هەموو خۆناغەکانی تێکۆشان بەتایبەت لە سەردەمی ئێستەماندا هاندەر و پشتیوان و هاوکارمانن و سەرجەم ڕێکخراوەکانی دۆستمان لە هەر چوار پارچەی کوردستان بکەین. هەروەها سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە هەمیشتە پشت و پەنای ئەو ڕێکخراوەیە بووە و شان بەشانی تێکۆشانی لە هەستانەوە و درێژە پێدان بە چالاکیەکانی ڕۆڵی سەرەکی هەبووە. هیوا بەداهات و بەردەوامی و نەدۆڕاندنی ئێرادە ژیان دۆستی و مرۆڤ دۆستی لە تایبەتمەندیە بەرزەکانی نەوەی نوێی کوردن. تەزووی زستانی دڵتان بە تینی گەرمای خۆشەویستی و وزەی ژیاننەوەتان پێ ببەخشێت. کومەتەی بەڕێوەبەری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران 30 ڕێبەندانی 1392 هەتاوی بەرامبەر بە 19 فێڤریەی 2014